بۆ جاری دووەمە بەردی بناغەی شەقامی 100 مەتری لە سلێمانی دادەنرێت. جاری پێشوو لە ساڵی 2013 عیماد ئەحمەد ئەو کاتە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو، بەردی بناغەی پرۆژەکەی دانا، بەڵام پرۆژەکە لە بەردی بناغە نەترازا و کاری تێدا نەکرا کە گوژمەی 400 ملیار دیناری بۆ تەرخان کرا بوو. جارێکی دیکە بەردی بناغی بۆ دانراوەتەوە، بەڵام ئەم جارە دەستکراوە بەکارکردن تیایدا و کۆمپانیای جێبەجێکار بەڵێنی داوە لە ماوەی 3 ساڵدا 32 کیلۆمەتری لێ تەواو بکات. لە شاری سلێمانی بەسەدان پرۆژەی تەواو نەکراو بوونیان هەیە و زیاتر لە 10 ساڵ دەبێت پارەیان بۆ تەرخان کراوە و کارەکانیان وەستاوە. هۆکاری وەستانی پرۆژەکانیش تەرخان نەکردنی بودجەی پێویست بووە لەلایەن حکومەتەوە. هەروەها کۆمپانیاکان پرۆژەکانیان جێهێشتووە یاخود مایە پوچ بوون. ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان کردو و متابعەمان کردووە، یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان لە توانایدا نییە پرۆژەکان بودجەیان بۆ دابین بکات و تەواوی بکات و بەشێکی زۆریان بە مەبەست هاتووە کە بودجەیان بۆ تەرخان دەکاتەوە. لە کاتی ئەم قەیرانەدارەیەدا هاتووە مەبلەغێکی زۆر پارە بۆ پرۆژەیەکی تایبەت دادەنێ، هەرچەند پرۆژەکە گرنگە، دیسانەوە دێنەوە بەردی بناغی داهانەوە تایسە 2 جار بەردی بناغی دانراوە. کۆمپانیەکانیش بەهۆی ئەوەی کە ئیفلاسیان کردووە و پارەی پێویستیان لە بەردەسانیە ناتوان لەسەر مەسئولیەتی خۆیان ئەو پرۆژەی تەواو بکەن، چونکە وەکوتم یەکەم ئیفلاس بووە و دووەم حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێننامەیەکی نەداوە پێیان یاخود متمانەیەکی نەداوە بە کۆمپانیەکان کە بتوان پرۆژەکان تەواو بکەن لە کاتی خۆیدا. تەنها لە ساڵی 2019 زیاتر لە 5 پرۆژەی تەواو نەکراو لە بواری ڕێگەوبان هەبووە. لەوانە پرۆژەی چاکسازی لە ڕێگەی کانی شەیتان ئاغجلەر، پرۆژەی کۆنکرێتکردنی ڕێگای گوندی مڕانە، قیرتاوکردنی ڕێگەی تانجەڕۆ قەرەداخ، پرۆژەی قیرتاوکردنی ڕێگەی شێخ مستەفا قەڵاقایمز و دەیان پرۆژەی گەورە و بچووکی دیکە. هەروەها بەدەیان پرۆژەی نیشتەجێبوونی کرێنشینان لە سیتەک و زەرگوێز کە ماوەی زیاتر لە 8 ساڵە دروست کراوە. تەنها پێویستی بە تەواوکردنی خزمەتگوزاری هەیە و بڕی 19 ملیۆن دیناری پێویستە، بەڵام حکومەت بە بەهانەی نەبوونی پارە کارەکانی تەواو ناکات، لە کاتێکدا سەدان خێزانی کرێنشین چاوەڕوانی تەواوکردنی پرۆژەکە بوون. هەرچەندە لە هەڵبژاردننی پێشوش بەڵێنی زۆر گەورەدرا بۆ تەواوکردنی پرۆژەکە، بەڵام بەڵێنەکان نەچوونە بواری کرداریەوە. بەنسبەت پرۆژەی سیتەک و زرگۆزەوە زۆر بەداخەوە ئەتوانم بەڵام لە 2009 پرۆژەیە یەکەکانی تەواو بووە، بەڵام نەتوانرا حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 11 ساڵدا کە ئەگەر بەڵێن قەیرانیدارەویان قشەڕی داهەژەوە 14 ساڵێکی لەلابەی، چونکە لە 2009 بە تایبەتی تا 2014 کێشێکی دارایی نەبووە، بەڵام بەداخەوە نەتوانراوە خزمەتگوزاریەکانی بۆ دابین کرێ. بە تایبەت پرۆژەی سیتەک خۆ دەزانی کە چەندین دوکان و بازار و باخیلەیە دەتوانرا زووتر ئەوە تەواو کرێ، بەڵام نەکراوە بە کۆمەڵێک و کاری جیاواز کە حکوومەت بەبیانووی ئەوەی کە کێشەی داراییمانە بۆ چەندەمە لە نزیکەوە متابعەمان کردەوە ساڵی پار بڕیار بوو کە ماگانە مانگی ملیارێک تەشخیص کرێ بۆ پرۆژێ. چەند مانگێکیان دواتر کە حکوومەت تازە تەشکیل بوو بە تەلەفۆنێک ئاگاداری کۆمپانیای ناوبەرایان کردو کە پرۆژەکان ڕابگرن لەبەرەوەی پارە نییە بۆ ئەو پرۆژێ. هەر دەڵێن بەسەر چاو ئێمە خێن ئەنجومەنی باڵا بەرنانە ئەو نزیکی 11 مانگە دەستی مادێکن. بۆیە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ کەسانی کەم دەرامەتان نییە و ئێمە بۆمان دەرکەوت ئەگەر بم پرۆژێ بەمان دەرکەوت کە بەڕاستی حکوومەت نایەوێ خەڵک خۆشگوزەران بێ، خەڵک ئاسوودە بێت، چونکە ئەڵەن من ئاغا و ئاغا شێجێمان بۆ ڕاخا، بۆیە ئەیانەی خەڵک دوایان کە ئەیانەی خەڵک هیلاکەن وەکوی خۆشتان بۆ ڕۆژنامەنووسەکەی بینن. پرۆژەکان بە بەهانەی نەبوونی بودجەوە تەواو نەکراون، حیزبەکانیش کردویانە بە چەکێک و لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا بەکاری دەهێنن. بەڵێن و قسەی زۆر کرا بۆ تەواوکردنی پرۆژە تەواو نەکراوەکانی سلێمانی، بەڵام نەبوون بەکردار. لە لایەکی دیکەشەوە زۆرێک لە کۆمپانیەکان کارەکانیان ڕاگرتووە بەهۆی ئەوەی زۆرێکیان مایە پوچ بوون و حکومەت پارەی پرۆژەکانیان پێنادات. ڕامی عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.